لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خۆشحاڵم لەوانەی 345 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. بەڵێ خۆشەویستان کولوانێ ڕابردوش لە خزمەت ئەواتە پیرۆزەدا بووین. ئەی کۆمەڵی باوەڕداران جۆڕایەلی خوا بکەن سبحانه وتعالى و جۆڕایەلی پێغەمبەرەکەی بکەن صلى الله عليه وسلم و کاربەدەستان لەناو خۆتان. فإن تنازعتم في شيء كاتێکەوە ناکۆچی لە نێوانتان پەیدا بوو لەسەر شتێک ئەوە بیجێڕنەوە لۆ لای خوا و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم ئەگەر ئیمانتان بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە ئیتر ئەوەیان چاکترە و عاقبەتیشی باشترە. جا لێرەدا کۆتاشت لەوانەی ڕابردوو باسمان کرد. فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول گوتمان ئەوە بەڵگەیە لەسەر قیاس کەوە بابڵێن بابڵێن دلیلی چارەمە لە ئەدیلەی شەرعی مەصدەری چارەن و مەصادری بە ئەدیلەی شەرعی کە وەکو هەموو عولەما لەسەر متفقن قورئان سنە ئیجماع قیاس کەواتە ئەوە یەک لە بەڵگەکانە لەسەر مەشروعیەتی قیاس کە شتێک هاتە پێش نەسەکەی لە قورئان و لە سنە نییە. ئیتر ئەنگۆش ناکۆک بوون لە نێوانی خۆتان چی بکەن چی ئیجتیهادێک بکەن بیجێڕنەوە سەر قورئان و سنە و قیاسی لەسەر بکەن چ نەسەیەک مشابهی ویە لەگەڵی دەگونجێ قیاسی لەسەر بکەن و حکمەکەی لەسەر یاخود ئیجتیهاد حکمەکەی لەسەر دەکەن. جا لێرەدا زانان دەفەرمون کاتێکەوە خوای گەورە لە سەرەتای ئاەت کە دەفەرمێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول و لێرەش دەفەرمێ فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول کەواتە لێرە ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا پێغەمبەر صلى الله عليه وسلم طاعەی پێغەمبەر صلى الله عليه وسلم جۆڕایەلیکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم مستقلە. واتە ئەوەی کە وەکو لەوانەی ڕابردووش باسمان کرد واتە ئەوەی کەوا لە فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بە سەنەدی صحیح پێمان گەیشتیە پێویستە جۆڕایەلی بکەن وەکو جۆڕایەلی قورئان دەکرێت. هیچ مەسئلەیەکی خلافی نییە. پێویستە جۆڕایەلی پێغەمبەر بکرێ صلى الله عليه وسلم وەکو جۆڕایەلی قورئان دەکرێت لەبەرەوەی حەدیثەکانیشی هەر وحیە لەلایەن خوای گەورە سبحانه وتعالى تەنها لەفزەکەی لای پێغەمبەر صلى الله عليه وسلم کە ئێستا بەسەراحەت ئەوە بابەتێکە کەسانێک حقەتەن شوبهات لەسەر جۆڕایەلی لە بۆ فەرمودەکانی پێغەمبەر دروست دەکەن صلى الله عليه وسلم کە بەڕاستی ئەوە خلافی فەهمی سەلەفی ئەو ئومەتەیە خلافی فەهمی سەحابەیە خوان لێ ڕاز خلافی فەهمی تابعین و ئەتباعی تابعین و خەیری قڕونە. لۆیە چەند بەڵگەیەک لەسەر ئەو بابەتەی کەوە پێغەمبەر صلى الله عليه وسلم سنەتەکەی يعمل بها ويمتثل ما فيها پێویستە کاری پێ بکرێ پێویستە جۆڕایەلی بکرێ. لەوانە چەند حەدیثێک لەوانە کە ئیمام مسلم ڕوایەتی کردێ پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمی ما نهيتكم عنه فاجتنبوه هەر شتێک ئەمن قەدەغەم کردن لێی دوور کەونەوە وما أمرتكم به فافعلوا منه ما استطعتم هەر شتێک فەرمانم پێکردن لە قەدەر توانای خۆتان جێبەجێ بکەن کەواتە فەرمانەکان لە قەدەر توانا جێبەجێ بکەن. ئەوەش بەڕاستی قاعیدەیەکی زۆر جوانە فەرمانەکان لە قەدەر توانا جێبەجێ بکە بەڵام قەدەغەکراوەکان دەبی وازی لێبینی مەجالی تێدا نییە. فإنما أهلك من كان قبلكم كثرة مسائلهم واختلافهم على أنبيائهم ئەوەی لە پێشەنگۆ لە ئومەتەکانی پێشووتر لە ناوچوون ئەوە بوو سەبەبەکەی زۆر پرسیاریان لە پێغەمبەرانیان دەکرد و خلافیشیان هەبوو دەربارەی پێغەمبەرانیان يعني چ يعني إذا أمرهم الأنبياء بعد السؤال أو قبله اختلفوا عليهم کەواتە کاتێکەوە پێغەمبەرانیان فەرمانیان پێکردبان بە شتێکەوە بە پرسیاری ئەوان با جوابی دابانەوە یاخود هەر فەرمانێک با لەلایەن پێغەمبەرەکەیان ئەوان خلاف لە نێوانیان پەیدا دەبوو
بۆی کەوا هەندێک دایان کرد و هەندێک نیان دەکرد ئیتر ئەوەی کەوا نایکا فەرمانی پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام فەرمانی پێغەمبەر جێبەجێ ناکە عەلەیهی السەڵاتو وەسەلام فەهەلەکوا وەستەحەقوا الهەلاک بە هیلاک دەچن لا حديث دیکە کە ابن ماجه روایت کردی عبید الله کوڕی ئەبی رافع لە بابی دەجێڕتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا ألفين أحدكم متكئا على أريكته كواتا با نبینیم یەک لەنگۆ پاڵ داتەوە لەسەر ئەریکەکەی سێ السەریر المزەین واتە لەسەر جێگایەکی ڕازاوە پاڵ بداتەوە وەکو کەسێک بە حساب بە تەکەببڕ و خۆی پێگەورەبی و تەکەببوری هەبی و بە حساب سەڵتەنەت لێ بدە يأتيه الأمر مما أمرت به أو نهيت عنه با یەک لەنگۆ نەبینم لەسەر جێگا خۆی پاڵ داتەوە بۆ پەڕی تەکەببڕەوە ئەوجا فەرمانەکی منی پێ ڕابگا کە فەرمان پێکردێ وا بکەن یان شتێک قەدەغەم کردێ وا مەکەن فيقول لا أدري بڵێ من نازانم ما وجدنا في كتاب الله اتبعناه بڵێ وەڵا من تەنها ئەوەی لە کتابی خوای هەبی تەنها ئیتباعی ئەوە دەکەم کەواتەوە ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم شتی وا مەکەن لەبەر ئەوەی بەڕاستی وەکو خوای گەورە من يطع الرسول فقد أطاع الله هەر کەسێک ئیطاعی پێغەمبەر بکات صلی الله علیه و سلم ئیطاعی خوای کردیە کەواتە ئەوەی عیسیان و سەرپێچی پێغەمبەر بکات صلی الله علیه و سلم سەرپێچی خوای کردیە لە حەدیثێک کە عین ابن ماجه روایت کردێ مقدامی کوڕی مەعدی یەکربی کیندی دەجێڕتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویتی يوشك الرجل متكئا على أريكته خەریکە کەسانێک پەیدا بن پاڵ بدەون لەسەر جێگای ڕازاوە يحدث بحديث من حديثي لبوي باز ذكر حديثك لحديث كاري من فيقول بيننا وبينكم كتاب الله عز وجل أو إذا كأك بيني من وبينكو كتابي خوايا فما وجدنا فيه من حلال استحللنا أو حلال الكتاب خواهر أو ما في حلال وما وجدنا فيه من حرام حرمناه أو الكتاب خوا حرام أو حرام دزانين ألا وإن ما حرم رسول الله صلى الله عليه وسلم مثل ما حرم الله بزانن ئاگادار بن ئەوەی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێتان ڕاگەاندێ کە حرامە وەکو ئەوەیە کە خوا حرامی کردێ چونکە وما ينطق عن الهوى کاتە بەڕاستی زۆر قەزەیەکی مهمە شوێنکەوتنی فەرموودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئێمە داوامان لێکرا شوێنی بکەین وەکو شوێنکەوتەی كتابي خوا دەبین سبحانه وتعالى سەرپێچکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم وەکو سەرپێچکردنی خوایە سبحانه وتعالى کەواتە بەڕاستی پێویستە زۆر ئاگادار بین لەو کەسانەی کە ئێستا دەیانەوێت شوبهە بەرامبەر بە حەدیث پێغەمبەر صلى الله عليه وسلم پەیدای بکەن یاخود عقلی خۆیان دەکەنە حاکم لەسەر فەرموودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم یان شوبهات لە مەصادری صحیحی ئەهلی سنە بەتایبەتی ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبی یان ئیمامی مسلم ڕەحمەتی خوای لێبی یان کتوبی تسعە بەگشتی بەڕاستی طعنەدان لەو کتوبانە و بەتایبەتی لە بوخاری مسلم طعنەدانە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێش طعنە لە سنەتی پێغەمبەر بدات صلی الله عليه وسلم طعنەی لە قورئانی پیرۆزدایە لەبەرەوەی هەر خوایە فەرمانی کردێ کە ئیطاعی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم و قورئانی پیرۆزیش لە چەندین جێگا فەرمانی کردێ و زۆریش لەو تەفسیلاتانەی کە لە عیبادات و لە هەموو لایەنەکانی ژیانمە پێویستمان پێهەیە لە قورئانی پیرۆز تەنها ئیشارەتی پێدایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەمان ڕوون کردووە لە بۆ نمونە وەکو دەفەرمێ وەئەقیموا الصەلاة وئاتوا الزەکاتە کوو بیکەین کوو نوێژ ئەنجام بدەین کاتەکانی نوێژ کوو زەکات و بڕەکەی و چەندەکەی دەفەرمێ وەئەطیعوا الرەسوول جۆڕایلی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم کەواتە جۆڕایلیکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ضمنی جۆڕایلیکردنی خوایە سبحانه وتعالى بەڵێ دەفەرمی بیجێڕنەوە لە لای خوا سبحانه وتعالى لە لای پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ئەگەر ئیمانتان بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە کەواتە ئەگەر نەیجێڕنەوە لە لای خوا لە هەر شتێکەوە شتێکی نوێ دێت پێش نەیجێڕنەوە لای قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە خەلەل لە ئیمانتان هەیە دەربارەی خوا سبحانه وتعالى و هەروەها دەربارەی ڕۆژی دوایی ئەوجا دەفەرمی ذلك خير وأحسن تأويلا ئەوەیان چاکترە واتە گەڕانەوە لای قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیان چاکترە بە مطلقی لە دنیا و لە قیامەت وأحسن تأويلا أحسن تأويلا وەکو زانان دەفەرمون تأويلا بمعنى التفسير والتوضيح بۆ مانایەش دێت تەویل بە معنای تەفسیر و تەوضیح دێ ڕوونکردنەوە کاتە مانایەکەی وای لێ دێ
أي الرد إلى الكتاب والسنة خير لكم تاكر لمقو وأحسن تأويلا وتفسيرا من تأويلكم أنتم إياه من غير رد إلى أصل الكتاب والسنة كواتا بوما ناجدي واتا جيرانو لولا إخوة وبيغنبري إخوة صلى الله عليه وسلم تاكر لبوتان وهروها باشترين تفسير وتوضيح ورون كرنوي لبو أو أحكامانا لوي كبخوتان ببي قرآن السنة روني بكنو نا بقرأين وصل قرآن السنة وأحسن التأويل بمعناي أوجدة كوا بمعناي أحسن عاقبة وتعاقبتي وي أوي كوا دي جيرنو لولا إخوة وبيغنبري إخوة صلى الله عليه وسلم أويان تاكتر لوي كوا نيجيرنو لولا إخوة وبيغنبري إخوة عاقبتها لدنيا ولقيامت بوي باشتر وتاكتر كوا بيجيرنو لولا قرآن السنة لا باشا خواي قلت ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا بصيغي تعجب كواتل بويك أوي كذا بيستي سري صرب منه زي جاي سر صرمانة نابيني أواني كوا يزعمون وادعادكا كوا إيمانيا هنا بما أنزل إليه يا رسول الله إيمانيا ادعاء وذكا كإيمانيا بو قرآن هناك البوتو دابزية وما أنزل من قبل إيمانيا بكتبكاني بيشتري الشيء ديار إيمانيا بكتبكان بيشتري كوا لازم إيمانه ديار إيمان بخوا سبحانه وتعالى واتا إيمان هم نزع أركان كان إيمان واتا إيمان بخوا سبحانه وتعالى إيمان بالروج دوائي إيمان بملائكة إيمان بكتب كان إخوا سبحانه وتعالى إيمان ببيغمبران عليهم الصلاة والسلام وإيمان بقدر إتر هرش ركن إيمان كواتا ادعاء أويدك الإيمان بخواها وإيمان بو قرآن شيء لو تدابزيا وإيمان بو كتبان شيء كوالا بيشة تدابزيا بلام يريدون أن يتحاكموا إلى الطاغوت أو زي جاي سر صرمانك ليرة ده ادعاء إيمان دكان أو زدشيان به إرادي أوان هي كوا حكم بجيرنا ولاي طاغوت هرشتي كوا لغير حكم إخوة طاغوت براستي ده يعني حكم بجيرنا ولو طاغوت لبو غير حكم إخوة سبحانه وتعالى لكاتك وقد أمروا لكاتك فرمانيا بيكرا أن يكفروا به لكاتك دا فرمانيا بيكرا لقرآنك كأوان ادعاء دكان إيمانيا بيها كوا كفر بالطاغوت بكري ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا يشتر الشيطان ديوي أوان قمراب كابا قمرابون يشدور لا سبب نزول يوآتي ابن أبي حاتم لابن عباس دجيرته خويل راز دفرمي أبو برزي أسلمي كسيك بو كاهنا يقضي بين اليهود كاهن بو أتا كاهن أو كسيك ادعاء غيب دكا كاهن بو قزاوتي دك لنوان جولك كان فتنافروا إليه أناس من أسلم من اليهود إتر بحساب كسانش جولك مسلمان بوينا كاتك ومشكلتش يعني لنوان پیدا بو تسون لاي أبو برزي أسلامي كوا كاهن بو كاتي خوي لو إخوائي قلت فرموي ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليكم وما أنزل من قبل طبعا هل لبو معلومات ديار أبو برزي أسلامي كاتي خوي وابوا كاهن بوا باشان مسلمان بوا بويت الصحابي بيغم صلى الله عليه وسلم ناوكشي نضلي كري عبيدة حافظ ابن حجر لتقريب ضليتا أبو برزي أسلامي صحابي مشهور بكنيته كواتا صحابي مشهورة بو كنية كوا أبو برزي أسلم قبل الفتح لبيش فتح مكة مسلمان بو وهروها لحفظ غزوة لغزوات بيغم صلى الله عليه وسلم بجداري كده باشان نزل بالبصرة لبصرة دانشت وغزا خراسان لغزوي خراسان بجداري كر ومات بها هل وين درج وفاتي كر صار بو سنة 65 على الصحيح الصالي شيستوبين زي كوتي والله أعلم وفاتي كر دي لخراسان كأوش بابرين باسيتي أبو برزي إسلامية ككاتي خوي كسيق بوا كاهين بوا نزولك كان لكاتي مخاصمة لدوائي وكوا مسلمان بونا اشتكاني هذا برد ولايوي يتر أوكو سبب نزولي دا بزيني آتك ديار آتك قصي زوري تري تيدا ما كوا بكري بلام لبر توابوني كات دير دوستين ببشتواني خواي قورة سبحانه وتعالى لواني دا هاتو دين وخزمت أو آيتو
لخزمەتی دەوەستین لەخوای گەوردە پاڕێنەوە لەو کەسانە بین کەوا ئیمانمان بەخوا هەیە سبحانه وتعالى بە ئەرکانەکانی ئیمان بەگشتی ئەو مسلمانە بین کە خوا دەیەوێ سبحانه وتعالى جۆڕایەل بین لە بۆ فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا سبحانه وتعالى وصلى الله عليه وسلم تاوەکو بەڕوێکی سپی بقرين ولاي الله سبحانه وتعالى وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.